هەمووان بێ جیاوازی لە چاوەڕوانی لێدانی شاوری مامۆستاکەیانن بۆ ئەوەی بە یەکەم بوونیان ناوی خۆیان و قوتابخانەکەیان لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زۆر تۆمار بکەن. ڕاکردنی 7 کیلۆمەتری بۆ ئاستی کوڕان و کچان دەستی پێکرد. بەشێک لە قوتابیان بەهۆی نەبوونی توانا و لێهاتووییان لە وەرزش بە هەناکە هەناک لە کاروان بەجێمان و شانازی سەرکەوتنیان بۆ خۆیان و قوتابخانەکەیان لەدەستچوو. بەشێکی دیکەی قوتابیان توانای تاکە کەسی و حەسرەتی سەرکەوتن ئەوانی گەیاندە لووتکەی سەرکەوتن و ڕیزبەندی پاڵەوانێتەکەیان بەدەستێنا و ناوی قوتابخانەکەیان چووە لیستی براوە یەکەمەکانەوە. فێرخوازان پیان وایە یەکەم و دووەمی ئامانجی ماراسۆنەکە نییە و ئامانجی سەرەکی پتەوکردنی پەیوەندی و ئاشنایەتی زیاتری نێوان خوێندکار و مامۆستایانە لەگەڵ قوتابخانە هاوشارەکانیان لە سنووری پەروەردەی شارە زۆر. من خوێندکار لە نیاوریا عەلی لە ئامادەی نیشتیمانی کچانە و بەشداری ئەم مەراسۆنی پێشبڕکێی کچان کردووە بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زۆر. لەم مەراسۆنەی کچان پلەی یەکەم بەدەستهێناوە بە خۆشحاڵی و پلەی یەکەم زۆر خۆشە و زۆر سوپاسی مامۆستاکان وەکەم. مامۆستای وەرزش بە تایبەتی زۆر مانوو بۆ لەگەڵمانە. پیرۆزبایی لە مەشەکەم کە پلەی یەکەمی بەدەستهێناوە لە کوڕانە. لەنا منش محەممەد ئەحمەد لە قوتابخانەی قەرەگۆلی تێکەڵ توانیم لە ماراسۆنی کەتەبێ شارە زۆر کردوێتەوە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لە ماراسۆنی 7 کیلۆمەتری دەستخۆشی لە پەروەردەی شارە زۆرەکەم. بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زۆر دەیەوێت لە سنووری خۆیدا ئەو پەیامە بەرجەستە بکە کە پەروەردە و خوێندن تەنها خۆی نابینێتەوە لە نووسین و خوێندنەوە بەڵکو و گرنگیدان بە پەروەردەکردن و هێشتنەوەی جەستەیەکی تەندروست یەکێکی دیکەیە لە پەیامە گرنگەکانی پەروەردە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.